بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی شێوازی داڕشتنی پرۆژە یاساکان لە عێراقدا بەتایبەت لەم دواییانەدا هەڵمەتێکیە بەتایبەت لایەن هێزە شیعەکانەوە دەیانەوێ ئەو پرۆژە یاسایانەی کە دای دەڕێژن دەینێرنە پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێ دیوێکی ئاینی لە خۆ بگرێ و ئاینیەکەش ینی بەخواستی ئەوان بێ. گفتوگۆ لەسەر ئەم پرس و باس و بابەتە دەکەین تا چەنددا ئێمە لارێمی کوردستان ینی دەتوانین پابەند نەبین بەم یاسایانەوە یاخود چی بکرێت بۆی کە یاساکان ڕووکارێکی گشتگیریان نەبێ گزارش بێ لەسەر جەم کۆمەڵگای عێراقی. گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئاسۆزنامێ پسپۆر یاسایی دکتۆرا لە یاسا. دکتۆر سڵاو دەبێت. زۆر سپاس لە بێگەکرانگە چاو خۆش بێت. سپاس دەکەم. دکتۆر باسێک لەو پرۆژە یاسایانی ئەم دواییانە بکەین کە هەندێک لە چاودێران و پسپۆڕان بەڕێزیش لە نێویاندا ینی گفتوگوی لەبارەوە دەکەن بۆتە جێی باز لە لای ئێوە و بۆتە جێی تێبینی لە لای ئێوە پرۆژە یاسایانە چین؟ بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز سڵاو لە بینەرانی کورسات نیوز. طبعا ئێمە ئەگەر سەیری کۆی گشتی عێراق بکەین لە عێراقا ئێمە دەسەڵاتێکی یاسادانانمان هەیە و ئەم دەسەڵاتە یاسادانانەکەەوە ئێمە نزیکین لە هەڵبژاردننی خولێکی نوێەوەی ئەوان تایبەتمەندن بە دانانی یاساکان و هەر یاسایە کە دائەنرێ زۆر گرنگە لە بەرژەوەندی کۆی گشتی دانیشتوانی عێراقا بێت. بەڵام ئەوەش کەلامان ڕوونا ئەوەیە کە عێراق لە عێراقا سێ هێزی گەورە ئەتوانین بڵین هەیە، دوو هێز لەسەر ئاستی ئەوەی کورد و عەرەب و سێ هێزن لەسەر ئاستی ئەوەی کە ئیتیجاهی جیاوازمان هەیە. بۆ نمونە پێکاتی شیعە مەزهبمان هەیە، پێکاتی سونە مەزهبمان هەیە لەناو پێکاتە عەرەبەکەیە و کوردیشمان هەیە کە ئیتیجاهێکی جیاوازمان هەیە واتە لەسەر ئەساسێکی تائیفی نین زیاتر لەسەر ئەساسێکی نەتەوەی کارەکەین. بۆیە یاساکان کەدا ئەڕێژرێ ڕاستە ئێمە ئەڵین لە بەرژەوەندی سەرجەمی دانیشتوانی عێراقا بێ، بەڵام ناتوانین ئینکاری ئەوە بکەین کە مۆرکی ئەم لایەنگیریانەی پێوە دیارە واتە مۆرکی یان تائیفی پێوە دیارە یاخود نەتەوایەتی پێوە دیارە. لەم دوایانەدا کۆمەڵی یاسامان بینی کە لە پەرلەمانی عێراقەوە دەرچوون بە تایبەتتر ئەگەر یاسای باری کەسێتی جعفەری ئێمە باس بکەین بینیمان زۆر بە ئاشکرا دوو مۆرکی دیاری پێوەیە. مۆرکی یەکەمیان بریتە لە مۆرکێکی سیاسی کە کوتلەیەک یاخود پێکهاتەیەک باڵادەستی خۆی نوان بەوەی کە ئەو چی پێ باشە تێی بپەڕێنێ، دوو هەمیشیان مۆرکێکی تائیفی زۆر زەقمان پێوە بینی کە یاسایەک بوو لە 100% لە بنەمایەکی مەزهبی تائیفیەوە دانرابوو. باشە دکتۆر مەترسی ئەم یاسایانە لە چیدایە؟ وایە گەر جێبەجێ بکرێت سەرتاسەریە بۆ هەموو عێراق؟ بەڵێ طبعا مەترسی یاسا گەورەیە. بۆچی؟ چونکە تۆ تاکە ڕێگایە کە لە وڵاتە حکم ئەکات و هەمومان پێویستە پابند بین پێوەی و ئەگەر پابند نەبین پێوەی بە دڵنیاییەوە سزا جۆر بە جۆرەکان چاوەڕوانمانە لە سزای جەستەیی لە سزای دارایی تەنانەت جار سزای معنەویش کە ئەگەر تۆ پابند نەبی بە یاسایەکە و تۆزێ بێزرا و دەرەکەوی لە کۆمەڵدا. بۆیە کاتێک یاسایەک دەرەچێ قووەتی جێبەجێکردنی هەیە، توانای جێبەجێکردنی هەیە. ئەم یاسایە بۆی ئەگەڕێمەوە وتە یەکەم پێویستە لە بەرژەوەندی تاکانی عێراقا بێ بۆی هەمومان پابند بین بەم یاسایەوە و جێبەجێ بکەین. کاتێک یاسایەک مۆرکێکی تائیفی یاخود نەتەوایەتیەکی با بڵین تەواوەتی یا مۆرکێکی بەرژەوەندی تایبەتی پێوەیە لە ڕاستی ئەم یاسای ئەبێ بە یاسایەکی لەکەدار بوو. یاسای لەکەدار بووش جێبەجێکردنەکەی کێشەی لێکەوێتەوە واتە لە بریەوەی کێشەیەکمان بۆ حەلکە ئەوە کێشەی زیاترمان بۆ دروستەکە واتە خەڵکانێک بەرهەڵستی ئەو یاسایە ئەکەنەوە، خەڵکانێکەیە بۆ نمونە هەوڵی گۆڕانکاری ئەدەن بە زۆر ڕنگ بێکار بگاتەوەی بە زۆری شەغڵی گۆڕانکاری بدەن. بۆیە مەترسی هەیە کاتێ یاسایەک لایەنگیرە لایەنی بەرامبەر کە لە بەرژەوەندیانە بە هەموو شێوەیە وڵەیە بەرهەڵستی ئەو یاسایە بکە. باشە دکتۆر ئێمە وەک کورد لەکوێ ئەم پرۆژە یاسایانەیە ڕۆڵمان هەیە بەنی جێدەستمان هەیە لە نووسینەوەی پرۆژە یاساکاندا بە تایبەت ئەوانەی کە ڕووکارێکی تایفیان پێوە دیارە؟ بەڵێ طبعا ئێمە بەشدارین لە عێراقا. عێراق وڵاتی هەمومانە، ئێمە لە کۆتاییە هاوڵاتی عێراقین. ڕاستە ئێمە قوارەیەکی خۆمانمان هەیە و ئەم قوارەیە بەڕێوە ئەبین و لە ناو قوارەکەیە دەسەڵاتی یاسادانانمان هەیە، بەڵام دوجار ئێمە لە ناو دەوڵەتێکە ئەژین کە ئەوش دەوڵەتی عێراقا. بۆیە بە دڵنیاییەوە ئەو یاسانی کە لە عێراقا دەرئەچن بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش بەجێ ئەهێڵێ. هەرچەندە خۆشبەختانە هەرێمی کوردستان بە چەند هەنگاوێک توانیوێتی خۆی لەم کاریگەریانە
بپارێزێ هەنگاوی یەکەممان ئێمە بڕیارێکمان هەیە بڕیاری ژمارە 11 ساڵی 1992 کە بم بڕیارە هەر یاسایەک لە ناوەندەوە دەرئەچێ ئەگەر هاتوو لە هەرێم ئینفاز نەکرێتەوە واتە بڕیاری پێدەر نەچێتەوە ئێمە جێبەجێ ناکەین یان ئەتوانین پابەند نەبین پێوەی و هەروەها لە دەستوریشە کە دەقمان هەیە ماف ئەدا بە هەرێم کە تعدیلی تەطبیق واتە هەمواری جێبەجێکردنی یاساکە بکە ئەگەر هاتوو نەگونجا لەگەڵ یاساکانی تری هەرێمدا بۆیە بۆ جوابی پرسیارەکەت بەڵێ ئێمە متەئەسرە بین چونکە لە ناو یەک قەواری یاسایی داین کە دەوڵەتێکە بەڵام ئەتوانین بەم هەنگاوانە خۆمان بپارێزین تایبەت بەوەی تا چەند ئێمە وەکو کورد ڕۆڵمان هەیە لەم یاسایانەدا بە دڵنیاییەوە ئەنجومەنی نوێنەران کوتلەی جیاوازی تێدا پێکاتی جیاوازی تێدا هەر یەکێک لەم پێکاتانە کاتێک یاسایەک ئەهێنێتە ناو پەرلەمان خۆی ناتوانێت بە تەنها تێپەڕێنێت بەڵکو پێویستی بە پاڵپشتی و بە پشگیری زۆرینەی کوتلەکان هەیە لێرەدا ئێمە وەکو کورد بە دڵنیاییەوە ڕۆڵمان هەیە و ئێمە عەدەدێکی باشمان لە ئەندامانی نوێنەران هەیە لە عێراق بۆیە ئەتوانین ئەو یاسانەی کە بەرژەوەندیتیانی یان ئەزانین لایەنگریەکی زۆر زەقی تایە دەنگی پێ نەدەینیانە هێڵین تێ باشە دکتۆر ینی لە ماوەی ڕابردوودا بینیمان پاکێجێک لە پرۆژە یاسا ئەو بوو سێ پرۆژە یاسا کران بێ کورد لە پێناوی وەرگرتنەوەی زەویزارەکانی خۆی ینی ڕازی بوو بە تێپەڕاندنی پرۆژە یاسایەک کە ینی بەعدێکی تایفی هەیە و ناوچەگەرێتی پێوە دیارە ئەمە چەندە زیان لە کۆمەڵگەی عێراقیەدا چونکە پرۆژە یاسایانە کە دەبن بە یاسا ئیتر هەمیشەیە مەگەر لایندەدا هەموار بکرێتەوە ئەنی ئایا بابەتێکی لەم شێوازە ئاساییە تێپەڕێ بەڵێ من هەرچەند نامێ بچمە ناو بابەتێکی سیاسیەوە بەڵام وەڵامێکی کورتت ئێمەوە لەو منتەڵقی ئەگەر سیاسیەن بیری لێ بکەینەوە لە ڕاستیە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئێمە ناچار بووین کە دەنگ بەو پرۆژە یاسایە بین لەبەری ئەو پاکێجە هەمووی بەیەکەوە بوو دواتریش کە چووە دادگای فیدراڵی هەر سێ یاساکە بەیەکەوە کە چوونە ئەوێ و تەعنیان لێدرا وەکەئەنەهو وەرەقەیەکی زەخت بوو بۆیە لێرەدا دەسەڵاتێکی ئۆتۆمان نییە بڵین ئەمان توانی دەنگی پێ نەدەینیان چونکە لە بەرامبەر ئێمە بەرژەوەندیەکمان هەبوو کارێک کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران با بڵین وەکو نەکوەکو پاساوێک ناوی نێنین بەڵکو وەکو هۆیەک کە وتیان ئێمە ئەو یاسایەمان تێپەڕانوە لەبەر ئەو یاسایە خۆی لە بنەمادا تایبەت کراوە بە پێکاتیەکی دیاری کراوە واتە تەنانەت لە ناو عێراقا پێکاتە سوننەکەش متەئەسر نابێ بەو یاسایە هەرچەند ئەوە دواتر ئەگەر کاتە بێ ئەتوانین باسێکی کورتی ئەوە بکەین ئەگەر هەڵی نەبژێرن ئەگەر پێکاتە سوننەکە کەسێکیان ئەو هەموارە هەڵ نەبژێریان ئەو مدەوەنە هەڵ نەبژێرن متەئەسر نابێ پێی بۆیە کورد لەویا پێی وا بوو لە بەرامبەر یاسایەکە کە گرنگە بەنسبەت کوردستانە و بەنسبەت هەرێمەوە ئێمە ئەگەر بێڵین یاسایەک تێپەڕێ کە تایبەتە تەنها بە فئەیەکی دیاری کراوە تایبەتە بە بەرژەوەندی هاوڵاتیانێکەوە کە خۆیان هەڵی ئەبژێرن کەواتە تەسحەیەکی گەورەمان نەیەوە لە پێناو یاسایەکە کە بەنسبەت هەرێمەوە زۆر ئەساسی بوو زۆر گرنگ بوو بۆیە من پێم وایە ڕاستە شتەکەمان تێپەڕان بەڵام یەکەم بیانوەکەمان بیانوەکی بەقوت بوو کە پرۆژە یاساکە گرنگ بوو دووەمیش ئەوە بوو کە ئەوان تایبەتە بە خۆیانەوە تابێتە بە پێکاتی شیعەوە کە خۆیان بەوە ڕازی باشە یان حاڵەتێکی وایە ئەمە ئاساییە پابەند نابین بەو یاسایانەوە ئێمە یاسای وەکو هەرێم کوردستان باشە دکتۆر ینی باسێک لەم ماوانەدا با بڵێن بابەتێک زۆر باسی لێ دەکرێت ئەویش مەزەبی جەعفەریە زاڵبوونی مەزەبەیە لە نێو پرۆژە یاساکاندا ئەمە چییە گەڕوونکردنەوەیەکی لەسەر بێ بەڵێ طبعاً ئەم پرۆژە یاسایی کە دەرچووە مێژوویەکی کورتی باس بکەم بۆی بینەرانیش بەرچاویان ڕوون بێ طبعاً پێش ئەوەی یاسای باری کەسێتی ساڵ 1950 ژمارە 1970 ساڵی 1950 بکەوێتە کارەوە پێک هاتەی شیعە لە عێراقا لە ناو دادگاکانە بەپێی مەزەبی خۆیان دادبینی کراونیە بەپێی مەزەبی خۆیان باری کەسێتیان ڕێکخراوە بەڵام دواتر کە یاساکە لە ساڵی 1950 دەرەچێ یاسای باری کەسێتی یەک ئەخرێ واتە تەنها ئەو یاسایە جێبەجێ ئەکرێ لەژێر ئەم یاسایە پێکاتیش ئەحەز بە زوڵمێکی گەورە ئەکا ئەڵێ هەرچەنە چەند مادەیەکی زۆر کەمی تایە لە مەزەبی جعفەری وەرگیراوە بەڵام ئێمە هەستەکەی ناگونجێ لەگەڵ بیر و باوەڕ ئاینیەکەمانە تائیفیەکەمانە بووی لە ساڵی 2023 کە عێراق ڕزگارەکرێ ئەوان یەکەمین هەنگاویان ئەمەیە ئەڵێن با یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 50 بوەستێ و لە بری ئەوە هەموو پێکاتەیە مدەوەنەی هەبێ واتە سوننە مدەوەنەیان تیانوسەی خۆی هەبێ شیعە مدەوەنە و تیانوسەی خۆی هەبێ هەر جیهەتێکی ترکە حەزبەوە ئەکا بەڵام طبعاً شەقامی عێراقی بەمە ڕازی نەبوو چونکە ئەوەی ئێستا ڕوویە لە بەرچاوە بوو کە ڕوئەیە بۆیە ئەم کارانەیان لە 2023 و بەردەوامە هەتا وەکو 2024
تیانوسەیەکیان حاضر کرد هەمواری یاسای باری کەسیەتیان کردەوە کە ئەو کەسانەی شیعە مەزهبن یان خودەنات ئەگە سونە مەزهبیشن ئارەزوومەندن باری کەسیەتیان بە پێی تیانوسەی مەزهبی جعفەری یەکلایی بکرێتەوە ئەوە ئەتوانن هەڵی بژێرن بە پێی ئەو تیانوسەیە واتە لە بری یاسای باری کەسیەتی تیانوسەی باری کەسیەتی جعفەری ئیش بکە کە دوو سیستەمی تەواو جیاوازن زۆر جیاوازن لێ دیارترین جیاوازیەکانیان چییە؟ دیارترین جیاوازیەکانیان من ئەگەر لە هەنێ خاڵەوە دەست پێ بکەم یەکەم تەمەنی هاوسەرگیری لە یاسای باری کەسێتی عێراقیە تەمەنی هاوسەرگیری جێگیرکرا و 18 ساڵە کەمترمان هەیە لە 18 ساڵ بۆ حاڵەتی تایبەت کە لە هیچ بارێکا لە 15 ساڵ کەمتر نییە واتە هیچ کەسێ لە 15 ساڵ کەمتر نییە لە تیانوسەکەی بە هیچ شێوەیەک تەمەن دەستنیشان نەکراوە بەڵکو لە بری ئەوە کەلیمەی بلوغ پێگەشتن بەکارەهێنرێ ئەوەنش ئەوانەمان کە زانیاریمان هەیە لە بابەتە فقهیەکان یاخود دراسەمان کردبێ لە فقهی جعفەریە لە 9 ساڵیەوە بلوغ یعنی ئەوان دان بە بلوغا ئەنێن کە ئەمارات و دەلالاتی هەیە بۆیە مەترسیەکی زۆر گەورەیە ڕەنگە هاوسەرگیری کەسانی 9 ساڵ بەرەو سەر هەتاوەکو 15 کە ماوەی حەریجە لە قانونی ئەحوالی شخصی عراقیە و هیچ ڕێک نەخرابوو ئەمانە بێتە پێشەوە یەکی کە لەو جیاوازیانەی کە زۆر مەترسیدارە بۆ ئافرەتانە لە ژێر سێبەری ئەم تیانوسەیە ئافرەت بووە بە هاوڵاتیەکی پلە دوو بۆچی هاوڵاتی پلە دووە لەبەر کۆمەڵی خاڵ یەکەم هەڵبژاردننی تیانوسەکە ئەگەر تا ئەو کاتەی ڕازیە و بە قسەی مێردەکەی ئەکا ئەتوانێت هەڵبژێرێت یاخۆی بەتەنیا هەڵ ئەبژێرە و مێردەکەشی قەناعەت پێکە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەو ڕازی نەبوو بەڵام مێرد ڕازی بوو تیانوسە هەڵبژێرێ مێردەکە ڕێی مێردەکە باڵا دەستا دووەم لە هاوسەرگیریە ئافرەت بووی نییە بەبێ پرسی مێردەکەی تەنانەت لە ماڵەکەی خۆشی بچێتە دەرەوە جای کارکردن خوێندن تەنها ئەڵێ بۆ حاڵتی زۆر زەروری نەبێ واتە بێنە بەرچاوی خۆگەر ئاگریە کەوتەوە توانێت بچێتە دەرەوە غیری ئەوە ناتوانێت بۆ نمونەیان حاڵەتێکی نەخۆشی زۆر بەردەوام بێ پرسکە باڵێ بەردەوام بۆ هەموو شتێکی ئەبێ پرس بکە حاڵەتێکی ترمان هەیە بابەتی جیابوونەوە ئێمە لە یاسای باری کەسێتی عراقی هەموارکراودا ئافرەتیش مافی ئەوەی هەبوو داوا پێشکەش بکا بۆ جیابوونەوە لەم تیانوسەیە ئەوەندە قورس کراوە لەسەر ئافرەت کە بابەتەکانی جیابوونەوە چەند حاڵەتێکی دیاری کراوە کە ئافرەت ئەتوانێت دیاری بکە و حاڵەتەکانیان هەمووی حاڵەتی قورسن یان ئەو حاڵەتانن کە ئافرەتتر ناچارە بێ بۆ نمونە لێدانە ئەوە ناچارە بێ ئەم کارە چۆنە فرەژنی بەی شێوەیەک باز نەکراوە کەواتە ئەوان سربەستێکی تەواویان هەیە کە هەستن بە ئەنجامدانی فرەژنی بەڵێ لەوەش فرەژنی ینی هەر وەکەنەوە مافێکە بەڵێ مافێکە مافی خۆیەتی ئەتوانێت بەکاری بێنێت چەنانەت طبعاً ژنەکە ڕازی بێ ڕازی نەبێ ئەوە ویستم ئەوە باس بکەم لە مادێکە باسی ئەویان کردو ئەڵێ هاوسەر ینی ئافرەتەکە پێشتر ئەتوانێت مەرجێدا بنێ بۆ مێردەکەی بڵێ تۆ فرەژنی مەکە بەڵام دواتر گریمان ئەم مەرجەی جێبەجێ نەکرد ئەوان نووسیوانە ئەم کەسە ئاثم ئەبێ ئاثم بە معنای گوناحبار ئەبێ واتە حتا ئەوەش وەکو هۆکارێک بۆ جیابوونەوە دانەراوەتە ئافرەتەکە کە مەرجەکە جێبەجێ ناکە پیاوەکەی گریمان چووە دادگا لەوێش جێبەجێ نەکرد خۆ تۆ هیچ زۆرم لێکت دانە ناوان یان نە تو ئەتوانێت جیا ببێتەوە یعنی وەکەئەنەو ئەم مافەش لە ئافرەتەکە زەوت کراوە لە ژنێنان بێ ئەڵێ بە هەر بەڵێ و ئاسم نییە و بەپێی بەنسەبەکەی خۆشی ئاسم نییە ئاسم بۆی کە تۆ شەڕتێکت یعنی شەڕتێکە جێبەجێ نەکردووە ئەوە گوناحێکی گەورە نییە بەپێی مەزابەکە کە ئەگەر بەپێی شەڕش لە کاتێکا ڕێگە پێدراوە یعنی بۆ نمونە وەکو شەرە باڵێ ئەوان ئەم وەڕە بخوێنڵێ من ئەوەیە وەکەئەنەه ینی ببورم لەو زەبەکارم درویەکی بچووکم کردی بێ وعدێکم ماوە خلاف وعد ینی ئەوە گوناحێکە کە ناکەم و کردومە پێم ناچێت دەباری گوناحە گەورەکانەوە کە ئینسان لێ بترسێ بۆیە بۆ شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتا کراوە نقطەیەکی تر کە ئافرەت بەڕاستی ڕوبەڕووی ئەبێتەوە مەترسی گەورەیە و ئێستا بەرهەمەکەیمان بینی چکە زۆرێک لە دایکەکان هاتوونەتە هەرێم کە مناڵەکانیان لەگەڵ تەمەنی بوو بە 7 ساڵ ڕاستە و خۆ دایکەکە دانی لە دەستەیە یەکسەر بۆ باوکەکە بەبێ ئەوەی تەقیم بۆ ئەم دایکە بکرێ بزان ئەم دایکە خراپە مناڵەکەی لەلا بێ ئایا سوودی مناڵەکە هەیە یان مەسەلەن هیچ مبڕڕێک هەیە کە ئەم دایانیە یەکسەر بۆ باوکەکە بڕوە یەکسەر ئەو دایانیە بۆ باوکەکە باشە دکتۆر یەکێکتر لەو خاڵانی کە ینی ئێوە لە چەند جێگەیەک باستان کردم دەرچوونێکمەوە کرد مەسەلەی میراتە لە میرات خۆش بەڵە پێم وابێ بژن حەقی دەخورێ بەڵێ لە بابەتی میراتە هاتووە بابەتی میراتی تقریبان وەکو بە ڕەهایی بۆ ماڵی گواستراوە داناوان پێتر مالی ماقول لە ماڵە گواستراوەکانە بەڕەهایی میراتی پیاوە هیچ فەرقێکی نەکردووە کێتە سەر ماڵی نەگواستراوە بە تایبەتی زەوی لەویایە تۆزێک باوڵی ئەوان گیان کردوێتەوە ئەڵێ ئەگەر زەوی بوو لە زەویەکەدا ژن میرات نابا مبڕڕێکەشیان ئەوەیە ئەڵێ ئەم زەویە بۆ پشتە بێ پیاوەکە بۆ خۆی و مناڵەکانی خۆی و براکانی و خێزانەکەی خۆی بەڵام ئەگەر لەسەر ئەم زەویە خانوویەک دروستکرا بوو ئەوە قیمەتی خانووەکە ئەکرێ بکرێ بە پارە ئەم ئافرەتە بەشەکەی خۆی بە پارە ببا بەڵام لێرەشە
ینی چۆن ئەڵێ ڕێگەیەکی کیان داناوە کە کۆمەڵی ڕازیبوونی تیا هەیە کۆمەڵی حاڵەتی تیا هەیە کە ڕەنگە ئافرەتەکە زۆر بە ئەستەم بتوانێت لەو بنیاتناوە مافەکانی خۆی دەستکەوێتەوە بۆیە ئەمەش کێشەیەکی زۆر گەورە دروست دەکات بەتایبەتی لە حاڵەتێک ئەگەر مێردەکەی هیچ مناڵی نەبوو زەویەکی هەبوو ئەوە زەویەکە ئەچێ بۆ مرجعیە ناچێت بۆ خێزانە بۆ ژنەکەی کە هاوسەرێتی. باشە دکتۆر ڕێکارەکان بۆ نمونە یەکێک تەنها دەتوانێت لەکۆ دەست پێ یان ئێستا بۆ ناوڵاتێکی شیعە گەربیەوێ ئیتر کار بە یاسای باری کەسی نەکا و بە تیانوسەی جعفەری مامەڵە بکە چییە ڕێکارەکانی چییە چۆن دەتوانێت ئێستا بەرکارە لەم کاتەیە؟ بەڵێ طبعاً ئێستا هەر لە ناوەند بەرکارە واتە خۆشبەختانە بەنسبەت ئێمەوە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە بەرکار نییە و کاری پێ ناکرێت بەڵام ئەگەر ئێمە سەیری ناوەند بکەین دوو هاوسەر ئەمڕۆ چوونەتە دادگانەوە هاوسەرگیری بکەن ئەوە اختیاریان هەڵبژاردنیان لەبەردەستە ئایا ئەتانەوێت گرێبەستی هاوسەرگیریتان بە پێی تیانوسە بۆ ڕێک بخەین یاخود بە پێی یاسای باری کەسێتی ئەمە ڕێگایەکە یەکێک لە ڕێگاکانە ئێستا بەرکارە ئێستا بەرکارە بەڵێ وەچەنەها پێشینی یاسای ئێستا هەمانەکە هەڵبژاردن ڕوویاوە بۆ نمونە هاوسەرەکان توانێت ئێمە ئەمانەوێت بە تیانوسی باری کەسێتی گرێبەستی هاوسەرگیریەکەمان بۆ ڕێک بخەن کۆمەڵێک کەسمان هەیە کە پێشتر گرێبەستی هاوسەرگیریان کردووە ئەمانەش لە ئێستاە ئەتوانن بچنە دادگای باری کەسێتی داوا بکەن گۆڕانکاری لە گرێبەستا بکەن واتە گرێبەستەکەمان پێشتر کردووە ئێستامان ئەمانەوێت خاڵێکی بۆ ئیزافە بکەین ئەویش ئەوەیە کە ئەمانەوێت ئەم گرێبەستەی ئێمە دواتر ڕێکخراوە چونکە دواتر ئەگەر هەچ شتێکمانویست بە پێی تیانوسەی باری کەسێتی جعفەری خەتەرێک هەبوو بەڵام خۆشبەختانە ئەوە بڕیارێکی دادگای لەسەر دەرچوو خەتەرێک هەبوو کە خەڵکەکە لەوە ئەترسان تەنانەت ئەو کەسانی کە پێشتر جیاژ بووبوونەوە خەتەری ئەوەیان هەبوو هاوسەرە جیابووە کە بە تایبەت مێردەکە بچێتە دادگا بڵێ من ئەو گرێبەستەکە کۆتاییم پێهێناوە هەر ئەبێ ئێستا بە تیانوسەی باری کەسێتی جعفەری مامەڵەی لەگەڵ بکەین بەڵام خۆشبەختانە پێشینەیەکی یاسایی لەم نزیکانە دەرچوو کەوتی نەخێر بۆ ئەو گرێبەستانە نابێت چونکە کۆتاییان پێ هاتووە ناتوانانی ئەم یاسایە بگەڕێت پێوە تاگلایەنە ناتوانێەوە بکە بۆ جیابۆکان بۆ جیابۆکان و بۆ مەسەلەن ئەوانەی کە ئێستا ژن و مێردیشن پیاوەکە خۆی ڕاستە خۆ بچێت بۆ جیابۆکان لە بەرەو بڕیاری دادگاوتی ئەو گرێبەستانە کۆتاییان هاتووە بەڵام بۆ ئەو گرێبەستانی کە ئێستا ئەکرێن ئەمڕۆ و لە داهاتووە ئەکرێن پیاو بە دەرەجەیەکی یەک ئەتوانێت خۆی هەڵی بژێرێت چونکە خلاف دروستە بە یاساکاڵێ ئەگەر خلاف دروست بوو ڕەئی زۆرینە وەرئەگیرێ کە لە تەطبیقەکان ئێمە بینیمان پیاوەکە بڕیار ئەیان بەتەنیان تقریبا پیاو بەتەنیا توانێت بڕیار بە گرێبەست پیاوی کرۆ بە باڵادەست یانی لە قەراردانە لەوێ دەرەجەیەک لەو تیانوسەیە پیاو باشە بۆ گرێبەستە تازە بۆ گرێبەستە کۆنەکانیش بۆ نەژن و پیاوێک ئێستا پیاوەکە توانێت خۆی تاگلایەنە بڵێ ئەچم گرێبەستەکەمانە گۆڕم بەتەکی دادگا بانگی هاوسەرەکەشەکە چونکە ئەمە گرێبەستە لە نەجا لە نێوان دوو کەس کراوە دادگا بانگی هاوسەرەکەشەکە ئەڵێەوە هاوسەرەکەت داوایکی پێش کرد تۆ ڕازیتیان ڕازینیت ئەگەر ڕازی نەبێ ئەوان ناڵێم ڕێگەیەکیان داناوە کە پیاوەکە لە دوجارە پیاوەکە بڕیارەیە ئەمە وەکو لە کوردەواریدا دەڵێمە پرسە گورگانەیە ڕازی بێ ڕازی نەبێ باڵێ ڕێک وایە دوازە قسەی پیاوەکە وەکە ئەنەوە من بانگە دەکەم تەنها بۆی ڕازی بیت بەڵێ باشە دکتۆر ئەم یاسایە هیچ با بڵێن مەترسیەکی لە ئایندەدا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت لە چ حاڵەتێکە ئەمە ڕوودەدا بەڵێ تەبعەن مەترسیەکە لە ئێستاە ئێمە طبعا زۆر کارمان لەسەر ئەمە دەکەن ینی هیچ دەکرێت بەم کارمان لەسەر ئەمە کردووە و کۆمەڵی شارەزا دڵنیایی ئەوەشیان پێداوین کە ئەمە مەترسێکی وای لەسەر هەرێم نابێت لەبەرەوەی ئێمە ئەم یاسایە هەتاوەکو ئینفازی نەکەین تێپەڕاندن یاخود جێبەجێکردنی بۆ نەکەین ناچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام کۆمەڵی مەترسی هەیە ئێمە هەر لەبەر چاڵمانە یعنی پێمان وایە ئەمانە ڕووە یەکێک لەو شتانەی کە ڕوویە ئێمە هاوڵاتیانمان سەردانی ناوەند و پارێزگاکانی خواروی عراقەکەن و هاوڵاتی ئەوانیش سەردان ئەکەن تۆ کاتێ هاوڵاتیەکێتە سنوورەکەی تۆوە بەپێی یاسایەکی خۆی پابندە لەوێ تۆزە کێشەمان بۆ دروستە بێ ئەو بابەتە پێوترێت دژیەکی یاساکان دژیەکی یاساکان دروستە بێ بەتابەتی لە ناوخۆیە دژیەکی یاساکان تۆزە کێشە دروستەکە بۆیە ئەم هاوڵاتێت تۆ چۆن مامەڵی لەگەڵەکەی کاتێ بەپێی یاسایەکی خۆی کارێکی کردووە دووهەم مەترسیکە هەیە ئەوەیە ڕەنگە ئەمە دەرگا بکاتەوە بۆ هەنێک لایەن کە ئەوانیش بیانەوێت ئیتیجاهی تائیفی خۆیان فەرز بکەن یاخود ئیتیجاهێکی یعنی ئایدۆلۆژی با ئێمە هەر نەڵێن تائیفی چونکە مادەکەی دەستور تەنانەت بیرروڕاشی تایە ئەڵە کەسەکان ناتوانن بەپێی بیرروڕای خۆیان باری کەسێتیان ڕێک بکەن ڕەنگ بێ لە داهاتوە ئێمە باسی ئێستا ناکەین بڵێن خۆشبەختانە زۆربەی پێکهاتەی هەرێمی کوردستان کەسانێکی ڕۆشن بیرن بەڵام ئەگەر چەند ساڵێکی کە لە پەرلەمانی کوردستانە لایەنێک باڵا دەست بوو کە بیرروڕایەکی جیاوازی هەیە لە زۆرین ئەو کاتە تۆ چی ئەەکەیت ئەگەر ئەویش پرۆژە یاسایەکی لەو شێوەیە هێنایە پێشەوە
بەدڵنیاییەوە هەر مەترسی دروست دەکا مەترسێکی تر لەوایە ڕنگ بێت من ئەمەیان خۆم یان لای خۆمەوە هەستی پێکەم ڕنگ بێ سبەی دوجار وەکو زەختێکی سیاسی لە هەرێمیش بەکاربیانرێ ئەمە واتە خوددا زانن لەم ماوەیە چەند جۆر زەخت بەکارهێنن ئەوان لەگەڵ هەرێمی کوردستانە ڕەنگە لە بەرامبەر مافێکی خۆمانە کە مافی خۆمانە بڵێ ئەبێت هەموار بکەی هەموار بکەیان بە تایبەتی بۆ هاوڵاتیەکانی من بە هاوڵاتیەکانی من کە لەوێ نیشتەجێن ئەو مافەیان هەبێ ویستم پرسیارە بکەم حاڵەتێک ترێ بۆ منە لە مەسەلەی فرەژنیە ساوڵاتی ئەمە ئەگەربی وێژنی دووەم و سێم بێنێ دەچێتە دادگاکانی ناوچێ جێناکۆک و ئیتر ناوەت مەرکەز لەوێ بە قانون بۆی ئەکەن بۆ ئەم حاڵەتەش هەر هەمان شت دەتوانێت بکە ڕێک ترسی ئەمانی کە کار ئەکەین لەم بوارەدا ترسەکەمان ئەمەیە چونکە یاسای قەدەغەکردنی فرژنی سەرەتا کە یاساکە دەرچوو دادگاکانی هەرێمی کوردستان زۆر بە یەکدەستی هەمویان بڕیاریان ئەیان لەسەرەوەی ئەمە پێویستە خۆی جێبەجێ بکرێ و نابێت کە سەرپێکی بکە دواتر کە ڕێژە زۆر بوو چوون لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوسەرگیریانە کرد مووقیفی محکەمەی تەمیز گۆڕا بە پشتبەستن بەچی بەوەی وتی ئەوان هیچ تاوانێکیان نەکردووە چونکە ئەوان لە سنوورێکە ئەم کاریان ئەنجام داوە کە ئەسڵەن تاوان نەبووە ئەمە ئەو دژیەکی یاسایی ناوخۆیەیە کە من باسم کرد ئەکرێ مووقیفی محکەمە بگۆڕێ بۆ نمونە کەسێک لە سلێمانی ئەچێت لە بەغا گرێبەستێکەکە و ملکەچیەکە بۆ تیانوسی باری کەسێتی جعفەری ئەگەڕێتەوە ئێرە ڕنگ بێ محکەمەی تەمیز هەڵوێستی ئەوە بێ بڵێ مادەم لە شوێنێک ئەو گرێبەستی کردووە کە ڕێگە پێدراوە کەواتە مافی خۆیەتی ئەو کاتە تۆ دەرگایەکە کردەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەوانەی کە متەئەسرن بەم جۆرە بنەمایانە چونکە هەیە ڕنگ بێ شیعە مەذهب نەبێ بەڵام متەئەسر بێ بەو مافانەی کە بە پیاوی داوە پیاوانە گەردەفەکیان پێ بابە و بابەتانە هەندێکیان هەندێک بەڵێ هەندێک پیاو هەیە کە مناڵەکەی لە لای خۆی نییە ڕنگ بێ نەک ئامادە بێ بە بیخالسەر مەذهبی جعفەری ڕنگ بێ هەر شتێک بۆیە ئەم مەترسیانە هەیە لە داهاتوە ئێمە ئەبێ ئێستا ئیش لەسەر ئەوە بکەین کە خۆشبەختانەش لە هەنێ لایەنەوە دەستمان پێ کردووە و کارمان کردووە لەوەی خەڵکی هەرێمی کوردستان ئاگادارکەینەوە لە مەترسیەکان کار بکەین لەگەڵ دادگاکانە کار بگەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کە ئەم مەترسیە غافڵ نەکەن چونکە هیچ شتێک وەکو بیرۆکە کۆمەڵایەتیەکان نییە کە دزەی کرد کێشە دکتۆر دوا پرسیارم هیچ پرۆژە یاسایەکی ترەیە تازام خۆلی ئەنجومەنی نوێنەران تەواو بەڵام بۆ خولەکانی تی پرۆژە یاسایەکی ئامادەکرابێەوە گێوە زانیاریتانە بامان شێوە مەترسیدار ئەوەی زانیاریم هەیە لە بوارە تایبەتەکەیە یاخود کە باری کەسێتی یاسای تایبەتە ینی ئەوەی من بیست بێتم کە ئەمە ڕسمینی ئەم قسەوت و بیان ئەو سێ یاسایە کۆتا یاساکانن کە کاریان لەسەر ئەکرێ لە ئێستا من ئاگادار نیم کە پێکهاتەی شیعە مەذهب بیەوێ هیچ یاسایەکی تر بۆ ئەمساڵ یا پێش هەڵبژاردن چونکە کاتێکی واشی لە بەردەست نەماوە و خۆشی ئەو شتەی ویستی بۆ ئەمساڵ و بۆ ئەم ماوەیە کردی بۆیە لە ئێستاە نابەڵام لەوانەیە بۆ خولی داهاتوو چەنەها گۆڕانکاریان دوێ لە سیستەمی یاساییە بیکەن زۆر بەڕێز دکتۆرە سۆزنامێک پسپۆڕی یاسایی دکتۆرە لە یاسا سپاس دەکەم سپاس